لە ساڵیادی دەرچوونی یەکەمین ژمارەی ڕۆژنامەی چەمچەماڵدا کە لە یەکی حوتی ساڵی 1946 دا و لەلایەن شاکر فەتاح قایمقامی ئەو کاتی قەزای چەمچەماڵەوە سەرپەرشتی دەکرا، پانێڵێک لە هۆڵی ڕۆشنبیری قەزاکە لەژێر ناونیشانی چەمچەماڵ و ڕەوشی ڕۆشنبیری و ڕۆژنامەوانی بۆ ژمارەیەک لە ڕۆشنبیر و نووسەرانی قەزاکە بەڕێوەچوو. لا پانێڵەکەدا سێ بابەت پێشکەش بە ئامادەبووان کرا. بەڕێوەبەری ڕۆشنبیری چەمچەماڵیش دەڵێت مەبەستیان لە ئەنجامدانی ئەم جۆرە پانێڵانە هەڵسەنگاندنی ڕەوشی ڕۆشنبیری و ڕۆژنامەوانیە لە سنوورەکەدا لە پاش 73 ساڵ لە دەرچوونی یەکەم ڕۆژنامەی چەمچەماڵدا. ئەمان زمان لەم دیبێتە زیندووکردنەوەی ساڵ ڕۆژی دەرچوونی ڕۆژنامەی چەمچەماڵ بوو کە لە یەکی 1946 لە چەمچەماڵە سەردەستی شاکر فەتاح و کات قایمقامی قەزای چەمچەماڵ بۆ دەرچووە و هەروەها ئامان زمانەوە بوو کە لە ئێستادا ئێمە بتوانین دیبێتی ڕێخێن و هەروەها بتوانین گفتوگۆ بکەین لە دوای 73 ساڵ لە دەرچوونی یەکەم ژمارەی ڕۆژنامەی چەمچەماڵ دوای 73 ساڵ لەو دەرچوونی و ڕۆژنامەیە ئاستی ڕۆشنبیری ئاستی ڕۆژنامەی لە سنووری قەزای چەمچەماڵدا چی بووە و دیبێتەکەش پێگاتوو لە پێشکەشکردنی سێ بابەت لەلایەن سێ کەسایەتی چەمچەماڵەوە پێشکەش کراوە. ڕۆژنامە نووسان و نووسەرانیش پێیان وایە پاش 73 ساڵ لە دەرچوونی یەکەم ڕۆژنامەی چەمچەماڵ و بەراورد بەو کاتە کە ئامێرەکان و هۆکارەکان زۆر سادەبوون ڕەوشی ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری لەسەر ئاستی هەرێمی کوردستان و سنوورەکە لە پاشەکشەی بەردەوامدایە. بەڵێ ڕۆژانێک بەڕێوەبەری نووسین بووین لێرە کۆمەڵێکی گەنجتوانیمان چەند بۆ ماوەی 7 ساڵ چەند عادەدێک نزیکە 7 ژمارە لە ڕۆژنامەی چەرموو دەربکەین بەخۆبەخشی بەبێ هیچ مکافەیەک. بەڵام بەداخەوە ئەبینین لەم ماوەیە من لە خۆمەوە دەست پێ بکەم کە ساردبوونەوەیەک هەیە دەکرێت لایەنی مادیەکە هۆکار بێ بڵێن قەیرانی ئابووری ئەوە و دەکرێت لایەنی کۆمەڵایەتی لایەنی کللتوری ناوچەکەەوە ئین بزان. ڕۆژی ڕۆژنامەگەری بەداخەوە من پێم وایە ئێستا لە ئاستێکی باشانیە هەرچەندە ئێستا ڕەنگەگە پرسیارکەی سۆسیال میدیا هەیە ڕاگەاندنێکی زۆر هەیە ئەتوانین بڵێ هەموو خەڵکی خاوەنی ڕاگەاندنی خۆیەتی بەڵام بێسەرۆبەرەیەکی زۆری پێوە دیارە بەداخەوە کاتی خۆی مامۆستا شاکر فەتاح پێش 73 ساڵەوە پێش ڕۆژنامە لە چەمچەماڵ دەرەکا بۆ خزمەتی شارەکە دەریەکە بەڵام بەداخەوە ئێستا ئەبینید ئەوانەی کە خەریکی بەڵاوکردنەوە و ڕاگەاندنن یعنی کە یانێ ڕاگەاندنێک ئەو بەرپرسانی کە یانێ ئیشی ینی بڵین خزمەتێکی ڕاگەاندن بکەن بۆ خزمەتی خۆیان ئەیانێ بەکاری بێنن بەداخەوە خەریکەوای لێدێ ڕاگەاندن و دەنگی ئازاد ئەوەندە کەم ئەبێتەوە کە تۆ نەتوانیت ینی پۆلیێنیان بکەی نەتوانی بیان بین لەبەر ئەوەی هەموو ڕاگەیاندنەکان ئەبێت بەدوای ئەوە بکەن کە کەسێک بچۆنەڵی دەمیان بکە. یەکەم ژمارەی ڕۆژنامەی چەمچەماڵ لە یەکی حوتی ساڵی 1946 بە سەرپەرشتی شاکر فەتاح قایمقامی ئەو کاتی چەمچەماڵ بە شێوەی دیواربەند دەرکرا کە خۆی هەم خاوەن ئیمتیاز و هەم سەرنووسەری ڕۆژنامەکە بوو. پاش دەرچوونی 7 ژمارە لە گۆڤارەکە بە شێوەیەکی هەفتانە بە هۆکارێکی نادیار دەرچوونی ڕۆژنامەکە وەستا. پاشانیش لە 4 ئەیلولی ساڵی 2005دا لەلایەن ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیرانی قەزاکەوە دەستکرایەوە بە دەرکردنی ڕۆژنامەی چەمچەماڵ بە شێوەی مانگانە و پاش دەرکردنی 52 ژمارە لە ڕۆژنامەکە و بەهۆی هاوکاری نەکردنی ستافی ڕۆژنامەکەەوە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە لە مانگی شوباتی ساڵی 2010دا دیسانەوە دەرچوون و بڵاوکردنەوەی ڕۆژنامەکە ڕاگیرایەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.